بەڕاستی جەماوەری هەولێر جەماوەری وەرزش دۆستی هەولێر شایانی ئەوەیە ئیشەڵڵا لە داهاتوودا یاریگایەکی گەورەتریان بۆ بکرێتن و دڵنیام کە لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حەز و ئارەزویان دەیتە دی. پیرۆزبایەکی زۆر گەرم لەو جەماوەرە خۆشەویستە دەکەین و دەستخۆشی لە یانەی هەولێر دەکەین بەڕاستی ئەدایەکی زۆر زۆر جوانیان نیشاندا ئینشاڵڵا هەر ئەوها هەولێر و یانەی هەولێر و وەرزشوانان و جەماوەری هەولێر بە دڵخۆشی دەبین. ئەو جۆش و خرۆشەی هاندەران یاری وەرزشی هەولێر قابلی ئەوە بوون ئەو یاریگەیان بوون و ژەم بکرێتەوە ئەمڕۆژ جێگە نەبوو هاندەران لێی دابنیشن و بەشێکی زۆریان گەڕانەوە. بەڕاستی جەماوەری هەولێر جەماوەری وەرزش دۆستی هەولێر شایانی ئەوەیە ئیشەڵڵا لە داهاتوودا یاریگایەکی گەورەتریان بۆ بکرێتن و دڵنیام کە لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حەز و ئارەزویان دەیتە دی.